دیارە ئێمە وەک فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ بایکۆتی دانیشتنەکەی پەرلەمانمان کرد و ئێمە وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان قەناعەتمان وایە دەبێ پەرلەمان شوێنی شەڕکردن بێ لە پێناو خەڵک، شوێنی داکۆچیکردن بێ لە مافی خەڵک، شوێنی باسکردنی بودجە و ژیان و قوتی هاوڵاتیان و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بێ. بەداخەوە چەندین جار سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە هەمیشە ڕێگریان کردووە لەوەی کەوە ئێمە قسەی خەڵک بگەێنین، قسەی دڵی خەڵک بگەێنین، کێشە و گرفتی هاوڵاتیان لەناو پەرلەمان باز بکەین، بەردەوام مایکەکانیان بەڕوودا کوژاندینەوە. بۆیە ئەمڕۆ لە پەرلەمان ڕامانگەیان کە ئەو بڕیارەی ئێوە داوتانە بە پشتبەستن بە پەیڕەوی ناوەخۆی پەرلەمان کە مادەکانیشم بۆ سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی باس کرد، ئەم بڕیارە بڕیارێکی تەواو نایاساییە. بەداخەوە پەرلەمان شوێنی دەرکردنی یاسایە، بەڵام لە ناو پەرلەمان یاسا پێشێلەکرێت کە ئەمە جێگای داخە. مادام پەرلەمان یاسا پێشێل بکە نابێ گلەی لە مؤسساتی تر بکەین کە بۆچی یاسا پێشێلەکەن و یاسا جێبەجێ ناکەن. اینجا باسمان لەوە کرد ئەوەی کەوا بەڕێز دکتۆر کازم کردی جۆرێکە لە ناڕەزایی احتجاج، ناڕەزایی دەربڕین لە پەرلەماناتی دنیاش ئەمە هەیە و شتێکی ئاساییە. ئەگەر تۆزێک سەرۆکایەتی پەرلەمان و ئەم دەسەڵاتە باوەڕی بە دیموکراسیەتە بێ نابێ بەو شێوەیە مامەڵە بکات، بەو شێوەیە تەقەبولی جۆرێک لە ناڕەزایی دەربڕین نەکات. چونکە ڕەنگە ئێوەش دەزانن کە لە پەرلەماناتی دنیا شێوازی خراپتری شێ بۆ نەڕەزایی دەربڕین، چونکە ئێمە قەناعەتمان وایە مادام نوێنەری خەڵکین، مادام خەڵک متمانەی بە ئێمە داوە، بۆ ئەوەی متمانەی بە ئێمە داوە دەنجی ئەوان بگەینە پەرلەمان، لە ناو جەلسەکان لە ناو دانیشتەکان باسی ئەوان بکەین. سەرۆکی پەرلەمان دێت لێرە خۆی بەریەکە لەوەی کە دەڵێ موچە لە پەرلەمان نییە، پەرلەمانتاران بۆ باسی موچەکەن لە ناو پەرلەمان. ئێمە دەڵێن بەڵێ موچە لە پەرلەمانە، لەبەرەوەی چەند مانگێک بەر لە ئێستا حکوومەتی عێراق داوای لە پەرلەمان کرد کە ڕەزامەندی بدات لەسەر ئەوەی کە موچەی بەشێک لە فەرمانبەران کەم بکاتەوە. پەرلەمان ڕەتی کردەوە، حکوومەت نەیتوانی. ئەی بۆ لێرە پەرلەمان ئەوەندا لاواز کراوە حکوومەت بە ئارەزووی خۆی لێبڕین لە موچەکە، پاشەکەوت لە موچەکە 60 ڕۆژ جارێک موچەدا. تا ئێستا داهاتەکان دیار نییە لە هەرێمی کوردستان، تا ئێستا کەس نازانێت داهاتی نەوت خاڵە سنووریەکان داهاتی ناوەخۆ چەندە، چۆن سەرفەکرێت، ئەو هەموو گەندەڵیە بۆ بنبڕ ناکرێت. یعنی بەڕاستی جێی پرسیارە، یعنی چۆنەڵێ تا خاوەن ماڵ دزی گرت، دز خاوەن ماڵی گرت. ئێمە هاتوین داوای مافی خەڵکەکەین، دەڵێن دزەکان بدەنە دادگا، بەداخەوەوە ئێمە دادگایەکرێن، ئێمە باجەکێ دێن، ئێمە ڕێگامان لەیەکی لێ وەک فراکسیۆنینەوەی نوێ بینە ناو پەرلەمانی کوردستان و ڕای خەڵک بگەینە پەرلەمانی کوردستان. بۆیە ئەوە ئێمە ئەمڕۆ جۆرێکتر بوو لە ناڕەزایی دەربڕین و بەردەوامە بین و دڵنیای هاوڵاتیان و هەموو لایەک دەکەینەوە کە ئێمە هەر یەکێکمان نوێنێرایەتی نەوەی نوێیەکەین لە ناو پەرلەمانی کوردستان، هەر شتێک پێویستێ لە بەرژەوەندی خەڵک بێ، بۆ خەڵک بێ، ئێمە درێخی ناکەین، هەڵوێستی تونتریشمانە بێ، هەر هەڵوێستە کە ڕێکاری مەدەنی و پەرلەمانی بێ ئێمە دەیگرینە بەر و درێخیش ناکەین. پەرلەمان دەڵێ بڕیارەکە بڕیاری پەرلەمان و 73 دەنجی هێناوە، ئێوەش دەڵێن نایاساییە، ئەوی دڵ یاساییەوە بڕیاری پەرلەمان. من لە ناو پەرلەمانی کوردستان پەیڕەوەکەم بەرز کردەوە، وتم مادەی 16 مادەی 18 مادەی 57 کە دەسەڵاتەکانی سەرۆکایەتی و سەرۆکی پەرلەمان و ئەو شێوازانەی دیاری کردووە لە هیچ یەکێک باس لەوە نەکراوە کە پەرلەمانتار ئەگەر ناڕەزایەکی دەربڕی بە دڵی سەرۆکایەتی پەرلەمان نەبوو، پەرلەمانتارەکە بێبەش بکرێت لە دانیشتەکان و نەهێڵێ بێتە پەرلەمان. یعنی ئەمە تاکیدمان لەوە کردەوە پەرلەمان مڵکی کەس نییە، مڵکی هیچ حیزب و لایەنێکی سیاسی نییە، مڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، مڵکی خەڵکە. نابێ هیچ کەسێک بۆ مەرامی سیاسی بۆ جێبەجێکردنی بەرژەوەندەکانی خۆی بەکاربێنێ. بۆیە ئەو بڕیارەی سەرۆکایەتی پەرلەمان بەداخەوە شوورەیە بۆ پەرلەمان، بڕیارێکی تەواو نایاساییە و بە پشتبەستنە یعنی بە پێشێلکردنی چەندین مادەی پەیڕەوی ناوەخۆی پەرلەمانی کوردستانە. بۆیە ئێمە ناڕازین، ناڕەزاییمان دەربڕی و بەردەوامی شەبین لەسەر هەڵوێستەکان. ئێمە هەر بۆ ئەوەی خەڵک باش زاکی دەخوێنێتەوە، ئێمە لە سەرەتای هاتنە ناو پەرلەمانمان
یەکەم جار بە ئەومان دەست پێ کرد کە چوین سکاڵامان لە سەرۆکی کاتی پەرلەمان کرد لەبەرەوەی بەنای یاسایی جەلسەکەی بە کراوەی هێشتەوە لە یەکەم ڕۆژی هاتنە ناو پەرلەمانی ئێمە وەک فراکسیۆنینەوەی نوێ بەردەوام بووینەوە بەردەوام ڕەخنەمان گرتێ بەردەوام دەنگمان بەرز کردوتەوە و بەردەوامیش خۆتان نەزانن بەرپەرز دراینەوە چەندین جار لێمان دراوە هێرشمان کراوەتە سەر لە ناو پەرلەمان لە دەرەوەی پەرلەمان یعنی ئەگەر بانگەشە دوایە ئەگەر شتێک لە بەرژەوەندی خەڵک بێ باسکردن بێ لە کێشە و معانات و موچە و قوت و ژیانی خەڵک ئەوان پێیان بانگەشە بێ ئێمە شانازی پێواکەین و هەموو ڕۆژێکە و بانگەشەیەکەین. سەرۆکی پەرلەمان لە کورگەکەی چەند ڕۆژێ ڕابردوو ئەڵێ هەندای سەرلەوەینێ هیچ پرۆژە یاسایەکی پێشکەش نەکردووە بەس دێر لە کۆبوونەوە بۆ ماوەی دە دەقەدانیش ئێمە هیچ ڕاست نییە هیچ بنەمایەکی نییە لەبەرەوەی ئێمە پرۆژەشمان پێشکەش کردووە و ئێمە ئەو ڕێکارانەی کە پێویستن چه پرۆژە پێشکەشکردن چه پرسیار ئاراستەکردن هەر لۆ زانیاریتان هەفتەی ڕابردوو یەکشەمەی ڕابردوو من بە تەنها 4 پرسیارم لە یەک ڕۆژ ئاراستەی حکوومەت کردووە لە ڕێگای سەرۆکاتی پەرلەمانەوە جگە لە هاوڕێیەکانم چەندین پرۆژەمان ئێستا لە ناو دۆڵابەکانی پەرلەمان کەوتووە تۆزی لەسەر کەوتووە و ناهێنرێتە پێشەوە بە هەر بۆ زانیاریت یەک لەوانە پرۆژە بڕیاری گەڕانەوەی پاشەکەوتی موچە پرۆژە بڕیاری پێدانی دەرماڵەی خوێندکاران و قوتابیانی زانکۆ و پەیمانگاکەن و چەندین پرۆژەی تر لەسەر چاکسازی ئێمە پێشتر پرۆژەمان هەبووە و چەندین پرۆژەی تریشمان هەبووە بەداخەوە نەک هی ئێمە هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆن ناخرێتە بەرنامەی کار و ئیشی لەسەر ناکرێت. کاکاوە سەبارەت بەوەی کە کازم فاروق بڕیارێکی لەسەر دەرکراوە کە بەشداری کۆبوونەوەکان نەکات ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان ڕێگری لێکرا کە لەلایەن پاسەوارەکان هەتا بێتە ناو گەرازی پەرلەمانی کوردستان ئەوە تا چەند لە ڕووی یاساییەوە ئێمە پێشترش ئاماژەمان پێدا جارێ ئەوە ئەگەر جارێک لە ناو پەرلەمان نایاساییان کردبێ ئەمە 2000 و 3000 دووبارەکردنەوە سێبارەکردنەوەی کاری نایاسایی لەبەرەوەی لە ناو پەرلەمان لە ناو جەلسەکە ئەو بڕیارە نایاسایی کە دەریان کرد بۆ ئەوە بوو کە بێبەشی کەن لە دانیشتەکانی پەرلەمان بەڵام ئێستا هاتون لە دەرگای دەرەوە هێزەکان ئەمنیەکانیان ئاگادار کردوتەوە کە نابێت دکتۆر کازم بێتە ناو حرەمی پەرلەمانیش کە ئەمە جارێکی تریش وەکو گوتم دووبارە و سێبارە تیکرارکردنەوەی بڕیارە نایاسایی و پێشێرکردنی ئێوە ناودانجاوەکەنەوە بڕیارە هەڵوەشێتەوە سەرۆک پەرلەمان این کات بڕیارەکە هەڵبۆشێت بەردەممانە دەیگرینە بەر و ئێمە درێخی ناکەین و ماندوو نابین و بەردەوامە بین.